بابەتێکی دیکەمان هەیە ئەمیش وەکو تەوەری دووەم لە پرۆگرامی بەیانی 24 قسەی لەسەر دەکەین فیلم ئێستا خۆشبەختانە لە ئەڵمانیا لە بەریتانیا و لە پاریسی شووە ئێستا لە فەڕەنسا دەبیندرێت کە فیستیڤاڵی جیاوازی فیلم هەیە فیلمە کوردەکان تێیدا بەشدارن بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز سیمۆن سلێمانی ڕێکخەری فیستیڤاڵی زاگرۆس لە پاریسەوە قسە دەکەین بەڕێز سیمۆن سڵاو دەبێ و بەیانیت باش خۆشحاڵین لەگەڵمانیان بەیانە بەیانیت باش زۆر سپاس بۆ میوانداری بەڕێز سیمۆن ئەوەی لای من بوو بە جێ پرسیار سیمۆن سلێمانی بوو زۆر سپاس ئەساس مەسەلەی ئێمە دەزانن کورد بۆ پاشناوی ناوی پێوپاوی خۆ یان ناوی وڵاتی لە باکوور پاشناوین کوردی قەدەخەنە بەرەوەی ناوی باوی خۆم بکات بەس من خەڵکی باکوورم هەر جارە ئەگەر بپرسن خەڵکی کوی من دڵێم من خەڵکی عەربەتم سلێمانیم ناوداربی باشە بەڕێز سیمۆن بینە سەر بابەتەکەمان ئەم فیستیڤاڵە چییە چێنەوانەی کە بەشداریان کردووە فیلمەکان تەنیا کوردین باسێکمان بۆ بکە فستیوالی ئۆنلاینی کوردی یەکەم فستیوالە دەردەچێ لە تەمامی جیهان و تەمامی کوردستانی هەلبەت بۆ چییە ئارمانجی ئێمە ئەم دخوازن هەموو فیلمێن کوردی و هەیە هاتنە کشاندن بە کوردی بە تایبەتی بە کوردی لەسەر هێل لەسەر ئینتەرنێت بۆ کوردان نمایش بکەن حتا بۆ جیهانی چونکی فستیوالی مەدە هەموو فیلمی ئێمە بەنەنویسی ئینگلیزینە و ئەم بەلاو دکن ئارمانجی ئێمە بەلاوکردنی هەموو فیلمێن کوردینە دویەم ژی ئەم دخوازن قادەکە ئازاد بۆ چاند و کولتورە کوردی بافرینین چimکی لە باکوور بە تایبەتی قادên çand û kulturê tim dibin êrişên dagirkeran û li bakur gelek bajaran festîval pêk datin mixabinan ha qeyûmên Tirkan yan jî waliyên Tirkan destane ser li Rojhilat jî wisa sebebî sêyem jî mexwast em bi saya înternetê van sînorên navbeyna Kurdan da navbeyna zarave û welat bajar û heta şêwazarên Kurdî jî rabikin. Saya canha me yekem festîvala Kurdî online daye dest pêkirin û pazdeh fîlmên Kurdî ji sêrî heya îroyî dibin û xelk temaşe dikin. باشە سیمۆن ئامادەکردنی فستیڤالێک بە شێوازی ئۆنلاین تا چەند خزمەت بە ڕەوتی هونەر و سینەما کات و بە تایبەتیش سینەمای کوردی کاریگەری هەیە لەسەری بەم شێوازە هەلبەت کاریگەریەکی زۆر گەورە هەیە بۆچی فستیوالی وەجیه فستیوالی هیبرید هەری زێدە 400 کەس دەچێ فیلمان تەماشا بکە لێ ئۆنلاین بە هەزاران ئینسان دەرفەت دبینە فیلمان ببینە ئێدن jî dünya alem jî dikare van filmên Kurdî bi binenivîsa İngilîzî bibîne çimkî me film hemû bi binenivîsa İngilîzî bi subtitlî İngilîzî amade kiriye û belav dikin ji çar perçeyê dünyayê ji her bajarî ji her qadê li malê xwe li kargehên xwe her kes dikare beşdarê vê festîvalê ve tenê bi rêya înternetê filman bibîne derhênerên Kurd nas bike çîrokên Kurd bibihîze û haya wan ji vê kevneşopî û kelepora Kurdan jî hebe ev feydeyeke zehmet ne niha em serdemeke dijîtal dene lazim e em Kurd di her qadê de vê serdema dijîtal van derfetên wê niwaze hemûyan baş bikarbînin bona belavkirina doza Kurdî bona çand û kultura Kurdî bona van nirxên hebûnên Kurdan li rûyê dünyayê belav bikin îmkan heteke zeh mezin bû باشە بەڕێز سیمۆن لە فیستیڤاڵەکاندا فیستیڤاڵێکی سینەمایی دەبینین بەشێک لە چێژەکە لەوەیە کە لە هۆڵێکدا هەموو بینەران بەیەکەوە بە سیستەم ساوندێکی زۆر باش بە کوواڵێتێکی شاشەی زۆر باش سەیری فیلم بکەن بە ئۆنلاینەوە کە ئەگەرچی ئەم سوودەی هەیە وەکو بەڕێزت ئاماژەی پێدا خەڵکێکی زۆر زیاتر دەتوانێت بیبینێ بەڵام بەشێک لە چێژەکە کەم نابێتەوە بڕوایتەوە ئەساس هەلبەت
او سینما به چندک لسالونان به دنگ و باسێکی مەزن به بەشداریە دەرهێنەر و لیستیکوان و ئاکتۆران چێ دەبە ئامبیانسێک چێ دەبە ئەم بێژێن دانوستاندنێک ناوبەینە هونەرمەند و تەماشەوان چێ دەبە لێبەلێ پشتی کۆرۆنای ئێدی سۆسیۆلۆژیست دەبێژە پۆست کۆرۆنا ji vê serdemê pê ve xelk êdî naçe salonan xelk naçe konseran xelk naçe çalakiyên li derve li qada yani bifikirin li bakur tiştî herî baş dihat kirin beşdariya Nevrozê a qada bû êdî xelk naçe Nevrozê jî yani piştî koronayê civateke nû li dünyayê dest pê kiriye xelk bi platformên dijîtal hunerê teqîb dikin xelk bi platformên dijîtal dünyayê deng û basê cîhanê teqîb dikin ji ber wê lazim e em jî vê tiştê baş fehm bikin gorî wê tev bigerin îja amel lüksek me din jî tuneye ku em salonên mezin eyer bikin hemû hunermendan hemû hunerhezan bînin bahevde çimkî em hîna welatekî ne azad dane em perçe perçeyî bûne hem welatê me perçe hem civata me bi reng û dirûvên bi şêwazaran belav belavî bûne îja hin Kurd li diasporana hin li welêtin tişta herî baş van Kurdan bînin bahev hunera wan pêşwazî bikin pêşkêşî bikin pêşangehî bikin ev jî rêya internetê yani vê gavê bo me ferz e باشە بەڕێز سیمۆن ئاستی سینەمای کوردی بەگشتی هەر چوار پارچەی کوردستان چۆنە بینیت سینەمای کوردی لە چه ئاستێکی جیهانیدایە باشە و جیهان سەرسامی هەیە بۆ فیلم و سینەمای کوردی براستی من لەسەر سینەما ماستر کردم ئەگەر من بەرسڤێکی ئەخلاقی بدم سینەمای کوردی نییە یعنی من بەرسڤێکی ئاکادمیک بدم براستی سینەمای کوردی تونەیە بەس چەند فیلمên bi zimanê Kurdî hene eger em bi asla cîhanê bifikirin lewra çend fîlmên Kurdî hene van jî hîna bi destê Kurdan nehatine temaşekirin vaya li ser Kurdan yekem fîlma fiksiyon çêbûye sala 1926 bi navê Zerê hîna sînemakarên me jî ew fîlm temaşe nekirine lewre bona ku سینەمایەکە ملەتێکی ئاوا بە دەولەتێک لازمە پشتەوانیەکە حکومی لازمە و مەکتەبێن مەزن لازمن زمانێکی کولتوری و ئازاد لازمە یعنی هینا ئەم جوان تشتان بێپارن لەبەرەوەی بە من هینا سینەمایە کوردان سینەمایە کوردی تونەیە بەس چەند فیلمên تقریبا 120-130 فیلمên bi zimanê Kurdî hene kurtefîlm dokümanter û fîlmên din ev jî em dixwazin wan fîlmên hatine kişandin van fîlman li ser xeta internetê bidin belavkirin bidin temaşekirin nûmayişa wan bi sayê her kesî bêdîtin û belkî bibe pêngavekî bo pêşketina sînemaya Kurdî باشە بەڕێ سیمون توانای ئەکتەرانی کورد و دەرهێنەرانی کورد چۆنە ینی ئەوەی کە تۆ دەڵێی سینەمای کوردی نییە مەبەستت لەوەیە کە بە شێوەیەکی بەرفراوان نییە یان تەنانەت توانای ئەکتەران و دەرهێنەرانیش نییە ئەگەر دەرفەتیشیان بۆ بڕەخسێت زۆر بەس ئەساس ئاستی جیهاندا ئەگەر ئێمە بلێن سینەمایە فرانسی سینەمایە ئالمانی سینەمایە تورکی کوردی عەرەبی دەبێ ئاستێدا بڕاستی سینەمایە کوردی هینە تونەیە لێ هەلبەت فیلمێن بە کوردی هەنە دەرهێنەرێن کورد هەنە مەسەلە بۆکو سینەمایە کوردی هەبە sektörek lazım, bütçe ve sermayanek lazım bu işi. Çünkü sinema dünyaya da kari heri bahaya, kari heri gram bahaya. Berbe yine ev tışnayı goten bimin le. Rastisi derhenerin, sinemakarın, listikvan ve aktörün zor civan Kurdan hane. Le çarperçe Kurdistan'ı. Hatta da sinemaya cihani dahi kesin vi işi baş dikin hane. Derhenerin xalatgir hene, filmin xalatgir hene, aktör û prodüktörên asta navnetewî de hene helbet. Çimkî em miletekî qedîmin 5 milyon Kurd heye û karê hunerê zêdetir li miletê me tê em vî îşî hez dikin. Yani ev genotîpa Kurda da heye ji xwe. Lê awayek sektörel mixabin hîna sînemaya Kurdî ava nebûye. Mesele hebûna miletekî zimanekî yan çêkirina filmên bi zimanê Kurdî nîne. Mesela çekî
ev mesele ev ticar sektörü buya yanına buya kadeke jiyanê yanına yani ez vara bêjim îro gelek hîna jî kesê vî îşî asla akademîk de em bêjin sinemaya Kurd yani sinemaya Kurdistanî nayê pêna sektörü beşaş bi min yani lê helbet em Kurd bona vî îşî filmên Kurdî bikin hatine kişandin nümayiş bikin nîqaşan bikin sektörê ava bikin bütçeya bibînin sermiyanekî bu işî terhan bikinîşana hemû vazîfeya li ser her bilê lê înternet derfetek baş lazim em ewilî bibînin em refa çi ye em teşxîseke baş bikin pişreş tedaviyeke baş bo sektora xwe sînemayê çimkî sînema qatek zet mezin بەڵێ بەڵێ بەڕێز سیمۆن سلێمانی ڕێکخەری فستیڤالی زاگرۆس لە ڕێگەی سکایپەوە لە پاریسەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە بە هیوای بەردەوامی گەلک سپاس بەو هیواین کە فستیڤالەکە بەردەوام بێت ساڵانی داهاتوش بە شێوەی باشتر و سەرکەوتووتر بەڕێوە بچێت çavereyê dikim hemû Kurd li ser malperê êm Zagros festival.com filman temaşe bike, şîrove bike, belav bike û hay ji vê sektora xweş a Kurdî zimanê Kurdî berheman hebe spasiya cenabê we dikim zor spas. زۆر سپاس